لە ڕووداوێکی نامۆدا کە ڕایگشتی هەرێمی کوردستانی هەژاند قوتابیەکی زانکۆی سۆران لە هەولێر دوو مامۆستای زانکۆی سڵاحەدینی کوشت. بەپێی زانیاریەکان قوتابیەکە بە ناوی ئاراز مەهدی سەرەتا هەڵی کوتاوەتە سەر ماڵی دکتۆر ئیدریس حەمەخان مامۆستای کۆلێژی ئەندازیاری زانکۆی سڵاحەدین و بە چەند گولەیەک کوشتوویەتی بەوەشەوە نەوەستاوە و دواتر هەڵی کوتاوەتە سەر کۆلێژی یاسا و تەقەی لە دکتۆر کاوان ئیسماعیل ڕاگری کۆلێژەکە کردووە کە دواتر بە کاریگەری برینداریەکەی گیانی لەدەستداوە. هەر لەو ڕووداوەدا کارگوزارێکی زانکۆکەش بریندار بووە. بەداخەوە ئەمڕۆ ڕووداوێکی زۆر ناخۆش و نەخوازراو لە شاری هەولێر بوو کە ئەو بابەتە پێشینەیەکی یاسایی هەیە ئەوەی ئەو تاوانەی ئەنجام داوە پێشتر دەستگیر کراوە لەلایەن پۆلیس پێشینەیەکی هەبووە پێشتر ئەو تاوانبارە ئەو ڕۆبەیانی بەو جۆرە هێرشی کردوتە سەر دکتۆر کاوان ڕاگری کۆلیژی یاسا خۆی و یەکێکی لە هاوکارانی بریندار بووە و دکتۆر ئیدریس حەمەخانیش بەداخەوە هەر هەمان ئەو تاوانبارە ئەو گرفتە پێش دو ساڵێ هەرەشەی کردووە جارێک گیرا و دوای بەر بووە بەرێ هەرەشەی کردو دوای بەر بوویتەوە دوێن دەرەوەی هەبچێشی لەگە مامۆستایەکی هەبووە لە زانکۆی سۆران هاوژینی بووە هاوژینی دکتۆری ئیدریسی وە لە زانکۆی سۆران لە کۆلیژی یاسا بووە دکتۆری بەخۆی لە کۆلیژی ئەندازیاریە. لەبارەی هۆکاری هێرشکردنە سەر ئەو دوو مامۆستایە و چۆنیەتی دەستکەوتنی چەک دکتۆر قاسم مەهدی برای تۆمەتبار بۆ پەیام وتی براکەم لە زانکۆ دەرکراوە و دووچاری بارێکی دەرونی سەخت هاتووە هەر ئەمەش هۆکاری تاوانەکە بووە. ئاشکراشی کرد ئەو چەکەی کە تاوانەکەی پێکراوە لە ماڵی ئەواندا نەبووە بەڵکو ئاراز خۆی کڕیویەتی. ئەوەی ڕووداوە لە دەسەڵاتی منە بووە لە دەرەوە دەمانچەی کڕیوە ئەم ڕوودادگای ئەو بوو کەوا لەگە خێزانی خواڵێ خۆش بووە ئەشتە بەردەم دادگا کوتایی بەم پرسە دێتن زۆر لە پیج و لە سایت و لە کەناڵەکانیش ئاگاداری ئەوەین کەوا دەڵێن ئەم باوکم عەلە ئەساس فەرماندەیە و وەڵڵاهی پێشمەرگەیەکە هیچ پلەیەکی نییە تەقاعودە ئەو سلاح و ئەوانە شتانش نییە دەمانچەکە براکەم کڕیوەتی بە پارەی ئیشی کردو دەمانچەی کڕیوە و ئەمە پێ ئاگادارنەوە قەزیەکەی خۆداوە هێمە گوتمان کاکە یاسا سەروەرە یاسا سەر و سەر چاومات دینە بەردەم یاسا. بەپێی زانیاریەکانی پەیام ڕەگوڕیشەی ئەم ڕووداوە بۆ 3 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. ئەو کات بەهۆی کێشەیەکەوە لەگەڵ هاوسەری دکتۆر ئیدریس کە مامۆستایە لە زانکۆی سۆران بڕیاری فەسڵکردن لە زانکۆکە بۆ ئەو قوتابیە دراوە. دواتر قوتابیەکە هەوڵی داوە لە زانکۆی سڵاحەدین وەربگیرێتەوە بەڵام ئیشەکەی بۆ جێبەجێ نەکراوە و نێوانیشی لەگەڵ دکتۆرە نیشتیمان هاوسەری دکتۆر ئیدریس زیاتر ناخۆش بووە وەک بۆ بەشێک لە میدیاکان ئاشکرای کردووە. دکتۆرە نیشتیمان باسی لەوە کردووە چەندین جار لەلایەن تۆمەتبارەکەوە هەڕەشە و سوکایەتی پێکراوە و وتوشێتی باوکی تۆمەتبارەکەش هەڕەشەی لێ کردووە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.